ژیانە ڕەشوسپیەکەمان بۆ بگەڕێنەوە بوونی ئەم هەموو ڕەنگە هیلاکمانەکات. ڕۆژێک منداڵێک لە باپیری دەپرسێت کە ئایا لە پێشوودا چۆن توانیویانە بەبێبوونی ئینتەرنێت و مۆبایل و تەلەڤیزیۆن بژی، تەنانەت وێنەکانی هەمویان ڕەشوسپین، ئێوە ڕەنگەکانیشتان نەبینیوە. باپیریش بە دەنگێکی پڕ لە حەسرەتەوە وەڵامی دەداتەوە و دەڵێت ئێمەش وەک ئێوە دەژیاین، بەڵام ئێوە بەبێ هیچ هەست و سۆزێک ژیان بەسەر دەبن، بەبێ هیچ شەرم و ڕێزێک، تەنانەت بەبێبوونی هیچ کەسایەتیەک و خۆشەویستیەکی ڕاستەقینە. ئێوە ئێستا بە ئێمە دەڵێن کەسانی بە ساڵاچوو، ڕاستە ئێمە بە ساڵاچوین، بەڵام دەبێتەوە باش بزانن کە کاتێک تەمەنمان منداڵ بوو چێژمان وەرگرتووە. ئێمە نەوەیەک بووین بەبێ یارمەتی هیچ کەسێک ئەرکەکانی قوتابخانەمان ئەنجام دەدا، سواری پاسکیلەکانمان دەبووین و دەڕۆشتین بۆ یاریکردن تا ئێوارە نەدەگەڕینەوە. لەگەڵ هاوڕێ ڕاستەقینەکانماندا یاریمانە کرد، نەک لەگەڵ ئەو هاوڕێیانەی کە لە ئینتەرنێت ناسیومان و نازانین کە بەڕاستی کێن. بەدەستی خۆمان چەندین یاریمان دروست دەکرد و یاریمان پێدەکردن و چێژی ڕاستەقینەمان لێ دەبینین. خێزانەکانمان دەوڵەمەند نەبوون، بەڵام بە خۆشەویستی دەوڵەمەندیان کردبووین. هەرگیز فیلم و ڤیدیۆیان بۆ بێدەنگکردنمان بەکار نەدەهێنا. ئێمە ئەو نەوەیە بووین کە سەردانی ماڵی هاوڕێکانمان دەکرد و کاتی خۆشمان بەسەر دەبرد. لەوانەیە لە چاوی ئێوە وێنەکان ڕەش و سپی بن، بەڵام بۆ ئێمە ڕەنگا و ڕەنگن. ئێمە نەوەیەکی تایبەت بووین، لەبەرەوەی کۆتانەوەین کە گوێڕایەڵی ئامۆژگاریەکانی خێزانەکانمان بووین و یەکەم نەوەشین کە گوێ بۆ منداڵەکانیشمان دەگرین. بەو شێوەیە باپیرە کۆتایی بە قسەکانی هێنا کە لە ناخیدا وەک برینێک مابوونەوە، چونکە ئەو دەزانێت کە نەوەکانی ئێستا ژیانیان لەلایەن تەکنەلۆژیاوە داگیر کراوە، چونکە دەزانێت نەوەی ئێستا منداڵیەک دەژین کە تامی هیچ کام لە قۆناغەکانی ژیان ناکەن. ڕۆژەکان بەڕێمەکەن بەڵکو و خەریکی ژیانکردن بن، چێژ لە ساتە دووبارە نەبووەکانی ژیان وەربگرن. ئەم ژیانە زۆر خۆشە ئەگەر چاومان لەسەر جوانیەکانی بێت.